هێشتا لەکوێتانە هێشتا لەکوێتانە دەست بۆ ڕیشەکانمان دەبەن ڕیشەکانتان دەقرتێنین دەست بۆ هیواکانمان دەبەن پەنجەکانتان دەشکێنین خۆشی ژیانمان لێدەستێنن دنیاکەتان دەڕوخێنین هێشتا لەکوێتانە قورتان بەسەر لەسەر مەرگی ژینای گوڵ ڕیشەی جەهل و داب و جلتان لەسەر خاکمان دەسووتێنی لە چاوەڕوانی فیشک سەیری سیمای لاوانکە و لەسەر تەرمی ئەهریمن سەیری سەمای ژنانکە و لە چاوەڕوانی فیشک سەیری سیمای لاوانکە و لەسەر تەرمی ئەهریمن سەیری سەمای ژنانکە و لە چاوەڕوانی فیشک سەیری سیمای لاوانکە و لەسەر تەرمی ئەهریمن سەیری سەمای ژنانکە و لەلای 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 لای لای سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەمڕۆ هەینی 6 مانگی گەڵارێزانی 1401 هەتاوی بەرابەر لەگەڵ 28 ئۆکتۆبری 2022 زاینی ڕاستەوخۆ لا تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لە خزمەتانداین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و خەواڵەکان سەبارەت بە بارودۆخی ئێستای ئێران و کوردستان بە تایبەتی تر هەروەک ئاگادارن ئەمڕۆ جارێکی تر مەهاباد لە دوای ئەوەی کە کۆمەڵێک خەڵک لە شاری مەهاباد چوونە سەر قەبرستانی مەهاباد و لەوێ ویستیان زانیار ئەبوو بەکری و خاتوو کوبرا شێخی کە گیانیان لەدەستا بوو ئەسپەردەی خاکی بکەن دووبارە لە گەڕانەوە کە هاتنەوە بۆ نێو شار خۆپیشاندان و ناڕزایەتی لە شاری مەهاباد دەستی پێکرد کە بەداخەوە ئەمڕۆ ئاگادار بووینەوە کە لە شاری مەهاباد مەسعود ئەحمەد زادا و فریشتە ئەحمەدی کە خەڵکی شاری سەردەشت بوو 32 ساڵ تەمەنیشی بووە لە مەهاباد دادەنیشت لە خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی ئەمڕۆدا بەداخەوە گیانیان دەدەستا لە شاری سنەش ئاگاداریان کردینەوە کە سارینا ساعدی 16 ساڵ تەمەن و محەممەد شریعەتی 21 ساڵ کەیوان دەروێشی و محەممەد لوتفوڵایی کە لە ناڕزایەتیەکانی ڕۆژی چوارشەممەدا خۆپیشاندانیان کردبوو بەداخەوە گیانیان دەدەستاوە لە شاری بانش ئاگادارکراینەوە جگە لە گیان بەختکرد و متەلەب سعید پیرۆ دۆشە و فەرەیدون فەرەجی کە خەڵکی شاری سەخز بوو لە ناڕازاتەکانی دوێنەی بانەدا ئەم ئازیزەش گیانیان دەدەستاوە لە زاهدان ئەمڕۆ ئاگادارن کە خەڵکی زاهدان و سراوان کە خەڵک بە ڕێژەیەکی بەرچاو دەچن بۆ مزگەوتی مەکی لە زاهدان لە دوای ئەوەی کە لە نوێژی جومعە دێنە دەرێ زیاتر لە 10,000 کەس دێنە سەر شەقام و خۆپیشاندان بەڕێو دەبن و دروشمی مەرگ بۆ خامنەئی مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر لە سەرزاری هەموو خۆپیشاندەران بەڵام بەداخەوە لەوێش مناڵێکی 12 ساڵ تەمەن بەهۆی تەقەی ڕاستە و خۆی هێزە ئەمنیەکان گیانی لەدەستاوە با بچینە سەر بابەتێکی تر کە ئاگادارن محەممەد خاتمی کە لە ڕۆژی قەتلی حکوومەتی ژینا ئەمینیەوە تا ئێستا لاڵ بوو هەرکە شانۆی ناشیانەی هێرشی داعشی بۆ سەر مزگەوتی شاچراغبینی سەری لە قاپۆڕەکەی دەرهێنا و گەڕای هێرشکردنە سەر نێرانی نیزام خوازیاری بەرەنگاربوونەوەیان بوو بە شێوەیەکی توندیش بوونەوەیان بوو بە شێوەیەکی تون ڕێبەری ڕێفۆرم خوازە دەوڵەتیەکان دوو دەیە هەوڵیدا تا جەنایەتەکانی کۆماری ئیسلامی بە قسە و وعدە بێسەمەر لەبەر چاوی خەڵک بشارێتەوە
لە قسەکانی دوێنێدا ئەندازیارێکی سیاسیش لە دروشمی سەرەکی و گرنگی بە ملیۆن کەس لە خەڵکی کوردستان و ئێراندا ئەنجامدا. دروشمی ژیان و ئازادی کە دروشمی بە ملیۆن کەس لە خەڵکی ئێرانەوە 100 ملیۆن لە ئاستی دنیادایە لەلایەن خاتەمیەوە تەنیا کرا بە دروشمی ژیان و ئازادی. حکوومەتی ئیسلامی سەرجەم باڵەکانی بە خاتەمی و هاوبەشەکانیەوە ئاپارتاید و هەڵاواردنی جنسێتیان بەسەر ژنانی ئێراندا نیهاتینە و سیستماتی کردووە. ئێستا بە سوڕاندنی نوکە قەڵەمێک ناوی ژن لە دروشمی ژیان ئازادی لەلایەن ڕێبەری ئیسلاحاتەوە پاک دەکرێتەوە و نامێت. ئێمە لەسەر ئەم بابەتەش داوامان لە بەڕێز کاک محەممەد خاکی ڕۆژنامەوان و میدیاکار و هەڵسوڕاوی سیاسی کردووەتە حاضر بێت لە ئیستودیۆ لەسەر ئەم بابەتەش قسە بکەینەوە. بەڕێز هاوڕێ فەراست ئەندامی پیتەی ناوەندی کۆمەڵەش هەر ئێستا لەسەر هێڵ لەگەڵمان. بەڕێزان بەخێراتنتان پێ دەڵم، سپاس بۆی کە بەشداری ڕاستەوخۆی تلوزیۆنی کۆمەڵە. سڵاوم هەیە بۆ فەراستخانم، بۆ هەموو بینەران و بیسەرانی بەڕێزتان. سپاس بۆ داوەتەکەتان. منی شەروە سڵاومەیە بۆ ئێوە و دەستخۆشیتان لێکەم و سڵاومەیە لە کاک حەمی بەڕێز و زۆر سپاس بۆ بانگیشتەکەتان. زۆر سپاس. ئەگەر ئیجازە بدەی هاوڕە فەراست، سەرەتا من پرسیارێکم لە کاک محەممەد هەیە. بەڕێز کاک محەممەد، ئێستا باسم کرد کە بابەتێکی زۆر من پێم گرنگ بوو کە لەسەر ئەم بابەتەش قسە بکرێت. دوێنێ خاتەمی سەرکردەی ڕفەنخوازانی حکوومەت دوای 40 ڕۆژ بێدەنگی دەرکەوت و نەک هەر بەرگری لە خەڵک نەکرد، بەڵکو بە فەرمی بەرگری لە حکوومەت کرد. ئەم نەهامەتیە و قسەی ڕفەنخوازانی حکوومەت ئێوە چۆنی ڕوونەکەنەوە؟ ئیجازە بدە کامێرگیان لە پێشە سەرخۆشی خۆم ئاراستەی کەسوکاری هەموو ئەزیزانەی کە لە شارەکانی کوردستان و لە هەر شوێنێکی ئێرانە گیانیان بەخت کردووە دەرببڕم. هیوادارم بریندارەکانی شەرچی زووتر چاک بنەوەوانە. هەروە جۆرەی کە خۆشتان باستان کرد، ئەوە 41 ڕۆژە ئەم شۆڕشە دەستی پێکردووە، ئەم بزوتنەوە بەری نەجەماوەریە لە ناوخۆ لە دەرەوە. سەڵتەنە تەڵەبەکان بۆ ببەخشە ئیسلاح تەڵەبە حکوومەتیەکان بە ئیسلاحەوە بۆ ماوەیەک بێدەنگ بوون، هیچیان ناوت. ئەو تۆندڕەوە مەزهەبیەکان بە ئیسلاح جەناحی خامنەی و ئەوانە هێرشێکی زۆریان کردن سەریان، وتیان ئەمە تەنگانەیە و بۆچی پێ ناکەن. لە پێشە حەسەنی خومەینی شتێکی وت، بەڵام مەلایانە و ئاخوندانە وتی هەم لە ناڵیدا و هەم لە بزمات. بەڵام محەممەدی خاتمی کە بە ئیسلاح ئەسڵەکەیانەوەوانە هەروە بێدەنگ بوو. ئەم جەریانەی بە ئیسلاح یا ئەم نمایشی تێرۆریزمە کە جمهوری ئیسلامی دای لە شیراز و لە شاچراک، ئەویشی هێنا سەر قسە، بەڵام قسەکانی زۆر سیر و سەمەڕە بوو بەڕاستی ئەوانە. ئەوەڵەن هەرو جۆرەی کە خۆشتان باستان کرد، ئەم دروشمی ژیان ئازادی ئەو کە بەخۆشیەوە لە کوردستان هاتووە ئەلعان بووە شتێکی جەهانی گشتگیرە لە هەموو دنیا باسی ئەو شعراکەن. ئەو ژنەکەی لێ دەرهێنا ئاسڵ زۆر سەیرە، یعنی بە بەرچاوی هەموو خەڵکی دنیاوە شعارەکەی کرد بە ئازادی و ژیان و ئازادی. معلومە ئەو چنەوە ژیانێک و چنەوە ئازادیەکیش هەیە. بەرحاڵ ئەو یەکێک لە ڕئیسەکان ڕێی جمهورەکان بووە بۆ 8 ساڵ، یەکێ لە مهرە ئەسڵیەکانی کۆماری ئیسلامی بووە لەو 40 ساڵە، و ئێمە ئەزانین هەم ژیانەکە چۆن بووە و هەم ئازادیەکە چۆن بووە. ڕاستیەکەی ئەوەیە خەڵک لە ئەم ئیسلاح تەڵەبانە لایانداوە، ئەو شعارەی کە پێشتر ئەیاندا ئیسلاح تەلەب ئوسولگرە دیگەر تەمامەست ماجەرا، ئەوە واقعاً بە باشترین شێوە فرمولی کردووە، فرمول کراوەوانە کە ئەمانە ئیتر بێڕەبتن، ئەمانە هەرێکیانە بە ئیسلاح ئەو کۆماری ئیسلامیە ناشیرینە درەندە جەنایەتکارە کەمێک ئارایشکەن، کەمێک جوانیکەن، کەمێک قابڵی قبولیکەن، کەمێک لە خشونەتەکەی کەمکەنەوەوانە. ئەو وەختە خشونەتەکەیشی تەنانەت بۆ هەموو کەسێکی کەم نەکەنەوە، هەدەفمەندیکەن، بۆ بڕێکەر ببێ و بۆ بڕێ کەمتر بێ و بڕێ بە خودی بزاننەوەوانە. بەرهابن پێم وایە دەورەی ڕەفۆرمیستە دەوڵەتیەکان تەواو بووە، بۆ خۆشیان ئەزانن دەورێکیان نییە، نەقشێکیان نییە، نەتەنها ئەوان دەورەی خودی کۆماری ئیسلامی و دەورەی خامنەیش تەواو بووە. هەفتەیە دوای خۆپیشاندانەکە یا 2 هەفتە دوای خۆپیشاندانەکە خامنەی قسەی کرد،
بۆ کەسێک گوێشل کرد بۆ قسەی خامنەی لە تەواوی ئێرانە ئێمە ئەترازەکان هەر زیاتر و زۆرتر دەبینین. بەڵام خامنەی من پێم وایە حکوومەتە گەورەترین اشتباهەیە کە بۆ بەقای خۆیان کردیان نە لە ڕابطە لەگەڵ خەڵکا ئەو بێ ئیسلاح هەموو ڕۆژێت چەپۆکێکیانەدا بەسەر ئیسلاح تەڵەبەکانە و زەبون و زەلیلیان کردنوانە و دەریانکردن. ئێستا فقط خەڵکو و ئەم جەناحەن بە ئیسلاح ئوسولگرا یا هەرچێکی ناوەرەی یا خامنەیەوانە لە مقابڵی یەکاغین بوون. شکسپێر شتێکی هەیە دەڵێ پاوشا عوریانە توانی بە ڕووتی بیبینی. ئەلان هەموو کەسێک ئەو بەژن و باڵا ناشیرین و قیزاوی جمهوری ئیسلامی ئەتوانێت ببینێ. بەرهاڵ بە کۆتاییکەمەوە من پێم وایە جێگە ناگرێ ئەوەی خاتەمیش جێگە ناگرێتی ئیسلاح تەڵەبەکانیش ئەوان بەشداری جەنایەتەکان بوون لە دەورەی ئەوانیشە ئەو تیرۆرانە بووە. ئێستا خەڵک هەرێکیانە لە کولی جمهوری ئیسلامی تێپەڕن نە لەم جەناح و لەم جەناح. بەڵێ بەڕێز خات و فراست هەرە جۆرەی کە بەڕێز کاک محەممەد خاکیش باسی کرد خاتەمی زۆر نازانم ئەوەی کە ئاوە بۆچی لەم دروشمەدا ژن ژیان ئازادی لەوێدا ژنی پاکردەوە باسی ژیان و ئازادی کرد. من یەک پرسیارم هەیە بۆچی ئەم ئیسلاح خوازانە ئەوەندە لە بوون و لە هێزی ژنان و لە مافی ژنانە ترسن؟ بەڵێ منیش سلااومەیە بۆ هەموو بینەرانی ئازیزی ئەم تەلەڤیزیۆنە و هەروەها منیش بەنەوەی خۆم سەرخۆشیەکەم کە لەو بنەماڵانەی کە ئازیزەکانیان لەدەستدا و لە ماوەیە و زۆر بەداخەوەم و هەروەها ئەو بنەماڵانی کە ئازیزانی زۆریان حالە زیندانە کە هیوادارم هەرچی زووتر بگەڕێنەوە بۆ ناو بنەماڵیان و دەرگای ئەو زیندانە استبدادیە پشکێت و بەخۆشیە بگەڕێنە ناو بنەماڵەکانیان. بەڵێ ئەوەی کە ئەو کارێکە باستانکردەوەی خومێنی و هەوڕێ هەمێش باسی کرد بەنظر من ئەوە ئەسڵ لە ڕۆژی ئەوەڵە جمهوری ئیسلامی مشکڵی بوو لەسەر لەگەڵ ژنانە چاوی دیتنی ژنانی نەبوو کە بەخۆشیە و ئەمڕۆکە ژنانە خەریکن چاوی دەردێنن و تەواوی ڕۆژ هەمومان شاهدین هەر لە ڕۆژی ئەوەڵە چێت بەڵاهایەکی بەسەر ژنان هێناوە تا بە ئەمڕۆ هەر هاتەوە زیاتری کردووە و لە کوشتار و لە ئەشکەنجە و لە گرتن و لە قانونهای دیش بەژن و هەمووی ئەمانە ئەمڕۆکەش ئەوێت بم قسەی کە بێت ژنان لەناو ئەم شعارە بێنێتە دەرەوە ئەزانی ئەم شعارە شعارێکی بەڕاستی جێگەی گرتووە نەتەنها لە کوردستان نەتەنها لە ئێران بەڵکو لە تەواوی دنیا ئەم شعارە دەنگی داوە. بۆچی خۆ ئاخێزهای زۆر ئاخێزهایەکی تر بوو لە ئێرانە ڕوویدا بۆچی خەڵک لە دەرەوەی وڵات ئەو ئەکسل ئەمەلیان نیشان نەدا. ئەنی وەختێکە تۆ ئەڵێ وەختێکە قسەی ژن دێتە بەرۆ نابەرابەری لەگەڵ لە حقوقی ژنان دێتە بەرۆ هەموو خەڵکی هەموو ژنانی دنیا خۆیتیا ئەبینێتەوە هەڵ ئەسن بەرعەلیەوە. تۆ ئەگەر مەسەلەیەک لەناو خۆتان مەسەن گرانی بنزینەژی هەر بۆ وڵاتە مربوطە گرانی و بێکاری هەر بۆ وڵاتە مرەوە ولی مەسەلەی ژن کە هاتە بەرۆ تەواوی دنیای گرتە بەر چون واقعانە مەسەلەیەکی جیهانیە ستەم لەسەر ژنان ستەمێکی جیهانیە و بە تەواوی هەموو ژنان لە هەموو سوچ و قوشبنی دنیا ئەم ستەمە حسەکەن. وان ئاخێزەیشەکە الان جمهوری ئیسلامی ئەیەوێت ژنی لێ دەربێنێ ئەیەوێت اختلاف خاتە بین ژن و پیا و هەمیسان. من بەخۆشیەوە بێ بڵم یەکێ لە دەستکەوتەکانی ئەم ئاخێزە و ئەم بزوتنەوەی خەڵکە ئەوە بوو کە ئەو تەفرقانەکە ڕژیم جمهوری ئیسلامی هەوڵی ئەدابی خاتە بین ژن و پیا و پیاوی کردو بە پاسەوان و پاسەبان بەسەر ژن و خوشک و دایک و هەموو کەسیوەکە ئەبێ حجاب ڕعایەت بکات کار نەکات لە ماڵەوە بێ مناڵ دروست بکات حقی تەلاقی نییە و 1001 لەو شتان دەیان شتیتر لەو قانونانە کە خۆتان ئاگادارە. یعنی ئەیەوێت بەمە دووبارە ئەو اختلافە بخاتەوە بین ژنان پیاوان مەسەلەن کێشە بەلای خۆیانە کرێکاران دانیشتویانی پیا و کێشە بەلای خۆیان کە مەسەن ئەی بەلای ئیسلاح تەڵەبا بە جۆرێک کاری هەم پێکە و ژنان لەملاوە جیا بکاتەوە. بەڵام هەمومان نەزانین کە ڕیشە و ئەساسی ئەم بزوتنەوە بەرینە کە ژنان و گەنجان سەردەمداری بوون و دەستپێکەری بوون ڕیشەی لە چیایە؟ ڕیشەی لە نابەرابەری ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیدایە. هەمومان شاهێدی ئەمە بووین کە 43 ساڵە لە هەمووان زیاتریش یەخەی ژنانی گرتووە و ئەمڕۆکە زمینەیەکی عینی و زەهنی دروست کردووە بۆ ئەوە کە ئاخێزێکی وا پێک بێنێت و ئەمڕۆ بەخۆشی و ئەیبینین کە ئەم ئاخێزە تا چ ئەندازە پەرەی سندووە و ڕژیمی خستووەتە لەرزەوە و ژنان بەشێکی گەورە لەو
ئاخێزن ئەو ژنانە هەرو ژنانی کە هاتوونەتە سەر شەقامەکان ژنانێکن کەس 43 ساڵە هەڵاواردنی جنسیەتی یاسا و سیاسەتی دژ بەژنی ئەو ڕژیمە لە گرتن و شکنجە و سەنگسار و ئەعدام و قەتڵی زنجیرەیی و ئەسید پێداکردن و قانونی چەند ژنە و سیغە و مەحرومکردن لە مەحرومکردنی ژنان لە کار و دەرس خوێندن و تەفسەرهایەکی زۆر عەجایب و غەرایب بۆ هەمووی بۆ ئەوانە کە ژن لە کۆمەلگا و لە ژیان مەحروم بکات و ئەمڕۆکە کە ئەزانێ ئەوەیان خەریکن ئەوە لا ئەنێنە کەنار و ژنان ئەیەوێ بەم جۆرە ژنان وەلا بنێ چون ژنان جمهوری ئیسلامی هەرگیز ئامادە نییە تازە بگەڕێتەوە ژنان حاضر نین بگەڕێنەوە بۆ 2 مانگ لەوە بەرەو حیجابەکان بکەنەوە سەریان و سەردا بنوێنن بۆ ئەو یاسا و قانونی دژ بە ژنیان و جمهوری ئیسلامیش چاوی دیتنی ئەوەی نی پس ئەبینێ ئەم دوو شتە بەیەک ناخوێنێت ئەبێ ئەو بڕوات تەنها ڕێگەی ئەوەیە کە ئەو ئەبێ بڕوات و ئەم خەڵک ژنان و گەنجان و ئەو خەڵکی کە هاتوونەتە سەر شەقامەکان کە واقعاً هەمووی ئەمانە ئەبێ بە ئەو داخوازیەکە هەیەە مثلا شعاری ژن ژیان ئازادی هەروەکە وتم شعارێکی زۆر جوانە شعارێکی ئیسباتیە شعارێکە کە واقعاً گرتوویەتی و معنای زۆر جوانی هەیە وەختێکە ئێژێ ژن ژیان ئازادی و ژنەکەی کەلا بردووە وەختێک جامعەیە کە ئێمە هەمووشە وتمانە هەمیشە وتمان کە جامعەی ئازادە کە ژنتی ئازاد بێت هیچ ئازادی خوازی خۆی بە ئازاد نازانێت لە جامعەیە کاکە ئەگەر ژن ئازاد نەبێت پس ئەم جامعە بە جمهوری ئیسلامی مەیەسەر نابێت تەنها ڕێگەی ئەوەیە کە جمهوری ئیسلامی ئەبێ بڕوات بەڵێ بەڕێز کاک محەممەد هەروەک ئاگادارن ئەلم ماوەیەدا خۆپیشاندان و ناڕزایەتیەکان لە کوردستان ینی ئەگە بڵین لە هەر 4 پارچەی پارێزگاکان کوردستان بڵین ئازەربایجانی غەربی کەرماشان و ئیلام زۆر بەرچاوتر بووە بەڵام ڕادەی سەرکوتیش زیاتر بووە دەسەڵات ئەم سەقفی توندوتیژەی بەڕای ئێوە بەرزتر نەکردوێتەوە لێرە و لەوێ کاکە میرشتایەک ئەبینرێ بەڵام هەرکمە بەوە ئیشارە بکەم ژمارەی گیان لە دەستانەکان زۆر زیاترن بەڕێز کاک محەممەد خۆتان ئاگادارن لە چاو باقی ناوچەکانی تر بەڵێ هەرکم ئەوە ئارزکەم لەم ماوە لە ماوەی 42 ڕۆژە بگەڕێن لە پێشتر و ئەوانە کۆماری ئیسلامی چەند شکستی گەورەی لە خەڵکی کوردستان خواردبووە داخلە دڵە کێشەی هەیە ئەوانە ئەو ئەعتسابە سەرکەوتوانە ئەم مەسەلەی گیانبەخت کردو ژینە کە بووە دەستپێکی هەموو ئەو ناڕزایەتیانە دەور و نەقشی کورد باشە لەو لایشەوە 40 ساڵە ئەم لەسەر کارهایەک سەرمایە گوزاریە کردکاریە کرد کۆماری ئیسلامی وەکو شەڕی شیعە و سونی ساز بکە وەکو کورد و تورک سازکاوەوانە ئەم ماوە بەشێکی زۆری ئەوانەیش پوچەڵ بووەتەوە من پێم وایە ئەوە لە چاوی خەڵکی کوردستانەوە بینێت کۆماری ئیسلامی یعنی پی وایە ئەگەر لە سەقز لە کوردستان ئەو تەزاوراتە نەکرایە ئەو ناڕزایەتیە دەرنەبڕایە ناچووە شوێنەکانی تر دیارە ئاوا لە زاهراوا باسیەکەن ئەینا خۆیان نەزانن کە وەزعیەتەکە لەباری ئابووری لەباری سیاسی لەباری ژیۆپۆلیتیک لەباری هەموو بارێک و کۆمەڵایەتی وانە زۆر خراپە بەڵام تەقینەوەی ئەم دەورە ئەوان لە کوردستانەوەی بینن و ئەزانن 40 ساڵە 42 ساڵە خەڵکی کوردستان ملی نەداوە بە جمهوری ئیسلامی ئەوەیە ڕقێکی زۆر گەورەیان هەیە لەلایەکی تریشۆ بۆ خۆیان نایشارنەوە هەر شتێک لە ئێرانە لە تارانە بارحاڵ پێشبێ کوردستان ئەوەڵین هەڵقەیە لە دەستی دەرەچێت یعنی ئەوەی بۆ کۆنترۆل ناکرێەوەوانە ئەمە بارێکێتی باری دووهەمیشی ئەوەیە کۆماری ئیسلامی لە سیاسەت شکستی خواردووە مەشروعیەتی نییە ناتوانێت قسەی سیاسی کە تاقە ڕێگە بۆ ئەو وەکو حکوومەتیش تەنانەت ئێستا ناتوانێت حکوومەت کە تەنانەت ناتوانێت کۆنترۆل کە تاقەشت بۆ شەڕە شەڕ ئەو شتەیە کە بە قازانجێتی ئەوەیە کە هەموو هێز و توانای خستووەتە سەر سەرکوت ئەلان مەسەلەن نە قسەیەک ئەکەن نە باسێک ئەکەن نە بەرنامەیەکیان هەیە
قسە لە ڕفۆرمێکەکەن تەنانە دەوان قدرەتی ڕفۆرمیان نییە لەگەڵ زاتیانە جۆر نایە بەرحاڵ ئەگە هەر دەوڵەتێکیش ببووایە هەر ئەوەی کە لە دەورەی شای پێشات ئەیوب لەخەرە ئێمە قسەی خەڵکمان بیست دەنگی ئێوەمان بیست بەڵام ئەمان هیچ شتێکی سیاسیان لەدەست نایە وەزیەتی ئابوووریەکەیان زۆر خراپە ئەوەیە بە شەڕ هەرێکیانە هینکەن وە بۆ ئەوان کوشتن لە کوردستان و لە زاهدان و بلوچستان ڕاحەتتر و هەرزانترە بۆیان بەهای کەمتر ئەدەن تا کوشتارێک بێ لە تاران بێ یا لە تەبرێز بێت ئەوە ناشاردنەوە بەهانەهایەکیان هەیە ێژن ئەمانە تەجزیە بن ئەمانە ئەوەی کە 40 ساڵە وتویانە بەرحاڵ حساسیەتایەکیش هەیە لەسەر بەشێکی ئەو کۆمەڵگا قساکە ئەگەر کورتی کەمەوە ئەمن پێم وایە سەتحی یا سەقفی سەرکوتەکە چوەتە سەرترۆ خشونەت بارترە تەنها نسبەت بە معتەرزینیش نییە ئەوانەی کە دێن تەزاوراتەکەن تەقە بەناو پەنجەرەی خەڵکاکە بەناو ماڵی خەڵکاکە گازی هێشکاوەرە خاتە ماڵی پیرەژن و پیرەپیاو لە هەموو ڕێبوارێکە لەناو تەزاوراتەکەیشان نییە تەقاکەوانە هەرکێکی بەو خشونەتە گەورە ئەوە نیشان با کە من لە دەستم دێ هێشتا سەرکوت کەم بەڵکو خەڵکەکە بترسێنێ بەڵام من پێم وایە ئەو شتەی لە ساڵی 57 نیشانیدا لامەزان خەڵکی مەهاباد خەڵکی بەڕێزی مەهاباد لە دوێکەوە چەندین جار چوون بۆ سەر قەبران بە تەزاوراتە چن ئەلعان ئیتر لەمەلاوە هەموو ڕۆژێ چلەی گیان بەخت کردوویەکە لەگەڵ ئەوانە چیەکەن چلەی ئەم شارە تەواو نەبوو چلەی ئەو شارە دەست پێەکە چلەی ئەم شوێنە ئوستانە تەواو نەبوو چلەی ئەو ئیتر دەستی پێەکە بەرحاڵ جواوەکەم ئەوەیە ئەمن پێم وایە خشونەتی بردووەتە سەرەوە بەڵام مقاومەتیش چووەتە سەرەوە من پرسیارمەیە ئەلێرەدا بەڕێز محەممەد ئەو مقاومەتە ئەلێرەدا منی پرسیارمەیە بەخشم قسەکانیشم پێڕاسی لە بەرامبەر ئەم دڕندەی و تون و توێژەی حکوومەتدا ئایا پێتاوان نییە ئەم خەڵک لە ئەم قۆڕاگیری هاتوونەتە دەرەوە چوونەتە قۆناغێکی تەهاجمی ترەوە ئێمە ئەوە چۆن نەبینن ئەمن پێم وایە ئەوە شتێکە لە هەموو شوێنێک ئەیبینین مثلا هەر لە سابلاغ چەندین شوێنی ئیداراتی حکوومەتیان سووتان پێشتر مثلا خەڵک هەڵە هاتن ئێستا لە زۆر شوێن ئێمە ئەیبینین مەلایە هەڵدێ و یا بە ئەسڵا هێزە سەرکوتکەرەکانن هەڵدێن لە پێشە خەڵکەیان و ئێمە بەیەکۆین ناترسین ئێستا هەرە شعارادن بەڵام ئێژێ ئێمە بەیەکۆین ئێوە بترسن واقعیەتەوەیە تەناسوبی قوا بە نەفعی خەڵک من ناڵێم هێشتا خەڵک لە حکوومەت قەویترن بەڵام بە نسبەتی مانگێک پێشلەوە هەم وەسیعتر بووە لەباری جوغرافیاییەوە هەم خەڵکێکی زیاتر هاتووە هەم مەسەلەن نزیکەی خۆیان ئەڵێن 80 دانشگا لە تەزاوراتەکانە بووە لە ئێستا ئینسابەکانە بووە مەراکزی کارگەری لەیرە و لەوێ هاتوون ئازەربایجان کە معمولەن ئاواهین ناکات تەبرێز شلوغ بووە ورمێ شلوغ بووە ئەردەبیل شلوغ بووە ئەوانە ئەوەیە هەم بە شارەکان زۆر بووە هەم شێوەکە زۆر بووە هەم لە داخوازیەکەی شاتەهاجومی ترە نەتەنها لە شێوەی تەزاهرات و ئەوە یعنی ئەلعان مەسەلەن دای بنین بڕوخێ کۆماری ئیسلامی یا مەرگ بەر دیکتاتۆر ئێستا جیا لە ژن ژیان ئازادی ئەو شتێک کە داوایەکەن یعنی ئیتر کەمتر لە ڕوخانی جمهوری ئیسلامی ڕازی نین بەڵێ بەڕێز خات و فراست ئێوە باستان کرد کە ژنان بە تایبەت بۆ بارودۆخی دوو مانگ پێشستان ناگەڕێنەوە ئەم دەستکەوتانی کە تا ئێستا بە دەستیان هێناوە گەرانتی کراون ئەگەر نەکراون دەبێت چی بکرێت بەڵێ هەروەکە ئەم ئەبینێت کاکەمیش باسکەرم ئاخێزە ئەوە هاتووەتە شەشمین هەفتەی خۆی ئەو وەختە بۆ ئەوەی کە ئەم ئاخێزە ئەم قیامە بە نەتیجە بگاوت زمانی ئەوێت بە نەزەر من زمانی ئەوێت و زۆر ئەگەر چاو لێ بکەین کە ئێمە لە ئینقلابەکانی ترە ئەگەر چاو لێ بکەین لە کەمتر لە ساڵ نەبووە یعنی ساڵ و قیامی 57 مەسن ساڵێک و چەند مانگێکی پێچوو و هەروەها قیام مەسەلەن لە قیامی ئۆکتۆبر انقلابی ئۆکتۆبر کە لە دژی تەزار بۆ 2 ساڵی توو کێشە یعنی ئەوە کە ئێمە زووە بۆ ئایسە بۆ ئەوە کە بێژین بەڵام ئەوەی کە خەڵک واقعاً هەروەکە کاکەمیش باسی کرد
بەڕاستی خەڵک لە سەفێکی زۆر بەرینترە، زۆر ڕقەستورتر، زۆر مسەمەمتر لە جاران لە ڕۆژانی ئەوەڵ هاتوونەتە پێشەوە و لە بەرامبەر بە دەسیسەکانی ڕژیم ڕائەوەستن و پوچەڵیەکەنەوە و هەروەها خەڵکی دەرەوەی وڵاتیش ئەو پشتیوانیی هەیە، ئەوە خۆی زۆر پشتیوانی لە ناوە هەیە، ئەمانە خۆی گشتی زۆر تاسیرێکی زۆر باشی هەیە و کە بەرەو ئەوە ئەچێ کە ئەمانە بتوانن واقعاً لە ئایندەیە ئەلان لە زۆر شوێنەکانە لە شارەکانە، لە شارەکانی کوردستانە، لە شارەکانی تاران و تەبرێز و باقی شارەکانیتە بنکەهایەک دروست بووە، مەسەلەن کمیتەهایەک دروست بووە لە ناو خۆیانە، لە ناو جوانانە، لە ناو دانیشتویانە، معلمانە، ژنانە، کرێکارانە، لە محلی کار، لە شوێنی لە کۆمەلگا، لە هەموو شوێنەکە بنکە و دەستەوەیەگە بۆ سازمانەیە چون واقعا ئەم 6 هەفتە ئەی چێ سازمانی داوە، ئەم چەند ڕۆژە چێ ئەمەی سازمان داوە، ئەمانە هەن بەڵام ئەمانە جار هێشتا ساوان ناتوانن ئەوە بکەن، ئەمانە بەڕاستی ئەبێ لە ناو خۆیانە کەسانێک واقعا ڕەهبەرانێک بدۆزنەوە، ڕەهبەرانێک ساز بکەن، ڕەهبەرانێک لەبەر چاو بگرن کە ئەمانە بتوانن لە داهاتووە ئەم بنکە و کومیتە و ئەم شانەکە دروستکرا ئەمانە وەکو نوتفەیەکە، وەک هەوێنێکە بۆ دروستکردنی شۆراکان کە لە ئایندە بتوانێت ڕەهبەری ئەو قیامە بگرێتە دەست و تا سەرنگونی بیبات. یعنی ئەمە بۆ ئەم کارە ئەبێ واقعاً هەوڵ بدرێت و کاری بۆکرێت، ژنان و لاوان و کرێکاران و مامۆستایان و بەگشتی خەڵکی ئێران، یعنی ئەزانن کە ئەم ڕاپەڕینە وەستانی نییە، یعنی لەسەر ئەوە سوورن وەستانی نییە و نایش بێ بوەستێت، چون واقعاً بۆ خۆشیان ئەزانن کە ئەگەر بوێستێت و بێدەنگ بێت بە قیمەتێکی زۆر گران تەواو ئەبێت. هەمیسان ئەو خەڵکر کەونی ژێر زیندان و ئەعدام و ئەشکەنجە زۆر خراپتر لە جاران، خەفەخانی زیاتر، بێمافی زیاتر، هەر بۆیە ئەبێ هەوڵ مسەممەن لەسەر ئەوەی کە زۆرتر تێبکۆشن و هەوڵ ئەدەن و ئێستا بخۆشیەوە زۆر لەو ڕەهبەرانە ئەو ڕەهبەرانە کە لە ناوەوە کارەکەن ئەو مبارزاتانە ڕەهبەری ئەکەن زۆر تێ ئەکۆشن بۆ ئەوەی کە ئەم مانگرتنانە تەداومی پێبن، ئیدامەدار بێت و لە پاڵیشە ئاعتسابات دەستی پێ بکات و تا ڕوخان و ئەو ڕژیمە و دام و دەستگاکەی ئەبێ ئەمە بچێتە پێشەوە بەخۆشیەوە. هەروە کەوتم کە ئەم کومیتە و بنکە و دەستەوشەکە لە هەر شوێنێ سازمان دراون و حرەکەتەکانی خۆیان حرەکەتەکان ڕەهبەریەکەن و هدایەتەکەن و شعارهای ڕادیکاڵیش ئەبێ تایسە شعاری باش دراوە، شعاری ژن ژیان ئازادی شعارێکی زۆر هەمەگیر و ئەسم بۆتە جەهانیش هەتا ئەمڕۆ. بۆ شعارهایەکی ترکە لە وەکو نان کار ئازادی، شعاری یەکگرتن، شعاری سازمان بە سازمان دەرهاتن و لێرەدا ئەبێ کرێکاران کە هەرچەند هاتوونەتە سەفی ڕاپەڕینەکەەوە بەڵام بەو جۆرە نییە، ئەمە کرێکاران ئەبێ واقعاً شعاری ڕادیکاڵ بباتە ناویان، ئەم خەڵکە ئەبێ بەرەو شعارێکی ڕادیکاڵ سەمت و سوو بدرێن، نە ئینچێ کەسانێکە خۆیان خۆش کردووە کە لە ئایندا خۆیان ببن ئالترناتی و هەوڵەدەن بە بەلای ئەم دەوڵەتانی غەربیە بەم لە ئەمریکا و هەموو لایەکە هەوڵ ئەدەن کە وەکوور ئالترناتی و بناسرێن و ئەمانە سبحینە ببن لە جێگای ڕژیمی جمهوری ئیسلامی دای بنێن، ئەبێ ئەمە پوچەڵکەنەوە خەڵک بەخۆشیەوە زۆری ژووریان ئەوە خۆشبەختانە ئەلان مەسەلەن شعارێکە ئەیدەن مەرگ بەرستەمگەر نەشاه نەڕەهبەر بەڕاستی ئەو شعارێکی زۆر جوانە، ئەو شەپا بەپای شعاری ژن ژیان ئازادی ئەوە ئەبێ هەر ئیدامە بێت و بچێتە پێشەوە، یعنی ڕێگا نەدرێکە جارێکی تر ئینقلابی ئێران، ئینقلابی خەڵکی ئێران ئەو هەموو خوێنەی بۆ دراوە دووبارە وەکو ئینقلابی 57 لێبێت و دوچاری مشکلات بێت و بۆ ڕوخانی بۆ ئەوەی کە ئەبێ هەوڵ بدرن تەواوی هەوڵ و تەقەلان ئەوەی درستە بۆ ئەوەی کە سازمان داو بن و بۆ ئەوەی کە ئەو ڕژیمە لە بین ببن و لە ناوی ببن ئەبێ ئێعترازاتی خیابانی پەرەبستێنێت کامل بکرێت، یعنی ئەو ئێعترازاتانە ئەبێ کامل بێت و بە کێشان ئەوانە بکێشێتە مەراکزی تەولید، بچێتە مەراکزی تەولیدی کارگەری و ببێتە ئێعتساباتی کرێکاری و لە سەرانسەری ئێراندا لە سەرسەری ئەیاندا ئەبێ بڵێن کە سەر ڕای ئەوەی کە ئەمڕۆکە بەداخەوە یەکشەکە من لێران ناتوانم بێژم ئەلبەتە زوویشە ناتوانم بڵم بەداخەوە سەر ڕای ئەوەی کە ئەم قیامە ئەم
ئاخێزەوات گستەردەیە و تەداومی هەیە و ئێترازات بەڵام ئێترازات هێشتا ڕەهبەری نییە لەبارەی ئیجتماعی و یعنی واقعاً زۆر کەس دەڵێن ئەمانە خۆجووشن ئەمە ئەعدازی خۆجووشە هەرچەند وان نییە درستە لە ڕۆژانی ئەوەڵە خۆجووش بووە بەڵام ئەلئان ڕەهبەرانێکیان لەناو خۆیاندا هەیە بەڵام ئەم ڕەهبەرانە ئەبێ قەوی بن و خۆیان بە سازمان دەربێن و منسەجم کەن و بێنە مەیانی مبارزە و خۆیان بە خەڵک بناسێن و وەک ئالتەرناتیو بناسرێن تاکوونی ئەو لیبراڵانە بە قەولی خۆیان دڵخۆش نەکەن و بیانەوێت بێنە سەر سفرەی حازری و ڕەنجی زەحمەتی ئەمان بخۆن. بەڵێ بەڕێز کاک محەممەد من پێشەوەی کە پرسیارەکەی خۆم پرسم لەسەر ئەوەی کە زۆر لە میوانەکان کە دێنە ئەم بەرنمەوە زۆریان پێیان وایە کە ئەم قۆناغە لە ئەم ئاخێزەی ئێستای ئێراندا چۆتە قۆناغی ڕێخستن و ڕێبەری خۆی هەیە بۆ چوونی واشەیە کە دەڵێ ئێستا ئەم ڕێبەری خۆی پێیان لەسەر ئەمە ئەگە بە کورتی قسەیەکت ئێوە تا وایە سەر ڕێبەری نییە ڕێبەری ئەبێت تعریف بکەین ڕێبەری لەم شەرایەتی جەدیدە لەم دەورانە لە دەورانی سوشیال میدیا من پێم وایە ئەو ڕەهبەری کلاسیکە نییە کە پێشتر بووانە یعنی ئەبێ ئلزامەن حزبێک بێت و یا مەسەلەن ئیتحادیەیەکی کارگەری بێ ئەوانە و یا کەسانێکی زۆر ناسراو بن هەرە و ماوە سریە خەڵک خۆی ئەو شۆڕشە هێنایەتە پێشێ کە مەسەلەن هەر لە دەروی وڵات ئاغای حامیدی ئیسماعیلیۆن کە کچەکەی و ژنەکەی بەداخەوە لەو جریانی تیاری ئوکراینیا لە دەستداوانە توانێتی سازمانێک دروستکە کە لە 160 وڵاتە تەزاورات بێت ئەوە نوعێک ڕەهبەریە یعنی ڕەهبەریەکی جدید لە واقع هەیە ئەلئانش ئەمن پێم وایە لە تەواوی ئەو شارانە ڕەهبەری هەیە بەبێ ڕەهبەری ئەو کارانەی کە تایفێشکراوە نییە بەڵام ڕەهبەری ئێستا ئەوش من پێم وایە من خوێندنەوەم ئەوەیە ئەو ڕەهبەریە کلاسیکە نییە ئەمە دژی ئەو نییە ئەویش دەبێ ببێ ئەمیش دەبێ ببێ یعنی هەم حزبەکان هەم کەسایەتیەکان هەم ڕێکخراوەکان هەم نەهادە مەدەنیەکان جاری وایەک لە شوێنێک کەسایەتیەک مەسەلەن ڕێبەرە مەسەلەن ئێمە دیمان لە مەریوان لە جریانی مەسەلەی ئەو ژینگە کەسێک دێتە پێشێ ئەتوانێت بەسیجێکی زۆر گەورەی توودەیی بکات ئەمن پێم وایە ئێستا بەخۆشیەوە ڕەهبەری ئەمەڵی هەیە وە شەبەکەیشن وە یەک باشیشی هەیە کاک ئەمیر ئەگەر بە شێوەی کلاسیک بواە بیان زانیایی ئیکس و ئیگریک و زد ڕەهبەرن جمهوری ئیسلامی خێرا ئەیگرتن و بە هەر حاڵ خونسایەکردنەوە لە بینیە بردن ئەخستنە زندان تیرۆریەکردن هەموو ئەو شتانە بەڵام ئێستا کێ بگرێت کێ ڕەهبەرە هەر کەسێک بۆ خۆی لە شوێنێکەوە لە مەقیاسێکا بۆ خۆی یەکێک ڕەهبەری کلاسەکەیەتی یەکێک ڕەهبەری مەدرسەکەیەتی یەکێک ڕەهبەری دانیشکدەکەیەتی یەکێک ڕەهبەری کارگاکەیەتی یەکێک ڕەهبەری گەرەکەکەیەتی یەکێک ڕەهبەرە لە ناو مەسەلەن سندیکای معلیمەکانە یەکێک لە ناو بازنشستەکانە منزورم جەمعێکە یعنی ڕەهبەرەکە زۆر فرە چەشنە فرە ڕەنگە و ئەمە تەنها لە ئێرانیش نییە تەنها لە کوردستانیش نییە ئێمە لە ئەنقلابی مسری شادیمان ئێمە لە بەهاری عەرەبی شادیمان ئێمە بە شێوەیەکیش لە ئوروپای شەرقی ئەو ئانەکە لە سۆڤیەت یۆنیەن کارێکی بوو بە ئیتحادی جەماهیری شوروی هیندێ هێشتا تەکنۆلۆژی وای لێ نەهاتبوو هەیە بەخۆشیەوە جامعەکە توانیوێتی زۆر کەس بە مەسەلەن ئەگەر ئێوە تماشاکەن لە هونەر و ئەدەبیاتە کەسانێک هەن لە واقع قسەی ئەسڵی ئەکەن لە سینما کەسانێک هەن لە نەقد و بەڕەسیە کەسانێک هەن لە مجەسەمە سازی یعنی ئەگەر ناویشی نەنێی ڕەهبەر بەڵام ئۆتۆریتەیەکیان هەیە کە خەڵکەکە یا شوێنەکە بە قسەیانەکەن جا ئێستا لە ناو جۆرنالیستەکانە بێ لە ناو مامۆستای زانکۆ بێ لە ناو دانیشتوو بێ ئەمن پێم وایە ڕەهبەری هەیە بەڵام بۆ ئەوە شعارەکان ڕۆشنتر بێت بۆ ئەوە تەنانەت ئیجازە بدە ئەوە بڵێم حزبەکانیش خۆیان بە ڕۆژکەنەوە و خۆیان جوانکەنەوە و خۆیان نیوەی بە ئەسڵا ڕەهبەریەکەی تەسمیم گیرەکەی ژنان بێ ئەوەی کە ئێمە لە کۆمەڵگا ئەیبینین
ئەوە ئەتوانێت تەئسیرێکیش دابنێتە سەر ئەو ڕەهبەری بە ئێسلاح حیزبەکان ئەوانیش ئاڵ و گۆڕهایەک بە قازانجی خۆیان و بە قازانجی خەڵک لە ناوخۆیانە بە وجود بێرن یعنی خۆیان بەڕۆژکەنەوە ئەگەر کورتی کەمەوە من پێم وایە ڕەهبەری هەیە بەڵام ئەگەر هەرەکت بێ لە ڕەهبەری ئێمە وا مەسەلەن حاڵی بین کە ستادێک هەیە و فەرمانێک ئاو مەسەلەن یەک دووسێ بە خەڵکی تەواوی ئێرانەکە من پێم وانیە وایە هەر ناوچەیەک لە عینی حاڵە ڕەهبەرانی خۆی هەیە الان لە سیستان و بلوچستانە کەسانێ ئێمە پێمان باش بێ یا پێمان باش نەبێ بەداخەوە مەزهەبین بڕێکیانەوەوانە ئەوانە قسەی هەوڵەکەن لە کوردستان سکولار و لایک و حیزبەکان وەکو کۆمەڵەکان قسەی حیزبەکانی تر قسەی ئەوڵەکەن لە هەر شوێنێک جیاوازی هەیە لە ڕابطە لەگەڵ ڕەهبەریە بەڵام ڕەهبەریەکی کولی چ بۆ دەرەوە چ بۆ ناوە ئەمە لە پرۆسەیەکا شکلەگرێ و ڕقابەتێکیشە الان مثلا شەورای گوزار هەرێکێتی خۆی هینکا یا سەڵتەنەت تەڵەبەکان یا لیبراڵەکان و جۆرەی کە فەرەنسەس خانم فەرمووی یا خەڵکانی تر ئێمە تازە دەستمان پێ کردووە و ئێمە ئەبینین کەڵە ژنهایەک و کەڵە پیاوهایەک دەست پێیەکەن و قسەیان ئەڕوات. بەڵێ خات و فراست دیارە خۆ ژنان پای سەرەکی ناڕزایەتیەکان بوون بەڵام ئامادەیەکی بەربڵاو و ڕەنگاڕەنگتر لە بوونی پیاوانی شێڕای ئێوە چییە لەسەر ئەم پرسیارە؟ من بەڕاستی پێم وایە واقعاً ئەمە شتێک نییە کە بڵێن تەنها ژنان لەناو ئەو خەباتەدان و ژنان ئەو خەبەتیان کردووە بەڵام بەوەی کە ناویان ناوە ئاخێزێکی ژنانە چون واقعاً ژنان هەر لە ڕۆژی ئەوەڵی هاتنە سەرکاری ئەو ڕژیمەوە ئەمانە دەرسەویەخی ئەم ڕژیمە بوون مبارزەیان لەگەڵا کردووە هەنگاو بە هەنگاو لە زۆر جێگا چوونەتە چەند هەنگاوی چوونەتە پێشەوە پاشەکشیان کە بۆ ماوەیە بێسان دووبارە چوونەتەوە هێرشیان بدە شاهد بووین ئێمە خۆمان لە زەرفی ئەم 40 ساڵەیە کە هەمیشە ژنان لە هەر کوێ دەنگی اعتراض بوو ژنان لە سەفی ئەوەڵا بوون دەسەویەخ ئەبوون لەگەڵ سپاوت لەگەڵ پاسدار و لەگەڵ مزدورانی ڕژیمە و بە هەموو شێوەیەک تەوهینیان پێکن ئەزیەتیانەکردن ژنان ئەچوونە سەر سەکۆرهایەکی بەرز و لەوێەوە سۆنڕانیان ئەکرد با ئینکە ئەیانزانی ئەوە ئیمکانی هەیە یعنی لە هیچێک ناترسان ئەوەی کە چون واقعاً بەقەولێنەڵێ لە چی بترسن چون هیچێکیان نەبوون لە دەستی بدەن هەموو ژیانیان لە دەستداوە هەموو زندگیان بەڵام ئەمڕۆکە من پێم وایە ئەم مبارزەیەکی گشتیە ژنان پیاوان دانیشتویان مامۆستایان وەختێک کە ئێمەڵێن دانیشتوو نیوەی ژن و نیوەی پیاو ئەڵێن مامۆستایان نیوەی ژنە و نیوەی پیاوە ئەسڵ کۆمەلگا گشتی نیوە بە نیوەیە ئەمە شتێک نییە بە تەنها بە ژن بکرێ یا بە پیاو بکرێ هەروواکە ئەڵێن من بە باڵێ نافڕێنی شۆڕش بە بێ ژنان سەر ناکەوێت شۆڕش بەبێ هەردوو باڵەکەی ئەدوێت یعنی هەم ژنان هەم پیاوان لەو سەفی لەو مبارزە تا بن و پشنە پێشەوە و بە خۆشیشەوە ئەمڕۆکە من ئەو ئیتحاد و هاوبەستگیە بە دەستکەوتێکی گەورە ئەزانم ئەبینم کە بەڕاستی زۆر خۆشحاڵ ئەبینم کە ژن و پیا و ژنان دەستی پیا و دەستی ژنەکەی یا خوشکەکەی یا ژنێکی دەوروبەری خۆی گرتووە و ڕووسەریەکەی لا بردووە و ئەچێتە پێشەوە شعارەدا وەختێ من ئەمە بینم بەڕاستی دەرد و ئێشێکە ئەم 40 چەند ساڵە چوەتە دڵم ئەوە من خوشحاڵ کات کە ئەو وەستیەتە پێک هاتووە ئەوە خۆی گەورەترین دەستکەوتە و ئەو دەستکەوتەوە ئێمە وەختێ دەستکەوتێکی وا گەورەمان بێت هەر بەو بینە ئەتوانین بەرەو ئاسۆیەکی ڕوون بڕۆین واقعاً بتوانین مبارزاتێکی زۆرتر ببینە پێشەوە و بەڕاستی کولەن ئەو شتانە کە واقعاً کە ئەڵێ وەزعیەتە کە ئەم ئاخێزێکی کۆمەڵایەتیە و واقعاً بوومە لەرزەیەکی گەورەی بۆ گیانی ئەو ڕژیمە دروست کردووە کە ناتوانێت بەری پێ بگرێت بە هیچ جۆرە ناتوانێت بەری پێ بگرێت و هەردەم لەلایەکەوە هەڵدەقڵێت ئەم ئاخێزە هەر دێت و بەرینتر دەبێتەوە خەڵک تووڕەتر و بێزارتر لەو ڕژیمە ئاکات و خەڵکیش بوێرانە ئەچنە پێشەوە و لە هیچ شتێک ناترسن ئەزانن کە ئەوە تا ئێستا چەند نەفەر گیانیان چەند دەها نەفەر گیانیان بەخت کردووە بە نزیک بە سەدانە شێبێژین گیانی بەخت کردووە و هەرەوە ڕژیم ئەوەی کە پێی وایە خەڵکمان پێی وا بوو لە ئەوە ڕژیم وا فکرێ کردو کە خەڵک مانوو ئەبن و دوای هەفتەیەک مەسەن هەروەکو ئاخێزی 96 و 92 هەفتەیە 10 ڕۆژ ئەتوانن بێدەنگی بکات و دووبارە وەکو خۆی
بڕاتە پێشەوە. بەڵام هەرچی زیاتر سەرکردکە ئەو ڕژیمە خەڵک زیاتر تووڕابن. ئێمە لە هەروواکە کاهمش بشاری پێکە لە چلەی مەحسا و پێرێم چلەی مەحسا بوو، دوێنێش چلەی نیکا بوو. بینیمان کە خەڵکی کوردستان چۆن هەمویان لە هەموو لایەکەوە لە هەموو شارەکانی کوردستانەوە حتا لە شارەکانی بۆکان و بانە و ئەیان و بە پەهای پیادە هاتوون بۆ مەراسمی سەرقبران لە ئایچی و هەروەها لە شارەکانی تری ئێرانی شۆ خەڵک هاتبوون بە جۆرێ هەرچەند کە ڕژیم کۆنتڕۆلی جادەکانی ئەکرد خەڵک نەیانە بەرە بە ماشینە شخصیەکانی خۆیان بن بە ئۆتۆبوس و ڕێگەهایەکی تر هاتن بۆ سەقز و هەروەها لە شارەکانی ترەوە بۆ چلەی نیکا دیمان کە چ ئێعترازاتێک و چ شۆڕشهایەکی گەورە لەسەر خیابانەکان بەرێوە چوو و لە سەفی ده هزار نەفەریدا لە شاری سەقزە ئەمە تا گۆڕستانی ئایچی بە پای پیادە ڕۆیشتن و مزدوران دیما هیچ ناتوانێت بکات خەڵکە بێ ئەوە بزانێت واقعا ئەمە تاریخ نیشانی داوە وەختێکە خەڵک بەگشتی هەڵەسن لە پشتی یەکە بن هیچ حکوومەتێکی جەلاد و مستەبد خۆی پێڕاناگیرێت و هیچی پێ ناکرێت و شکەسە خوات هەرچەند بەداخەوە ژمارەیەکی شایسە بە گیانیان بەختکورە بەڵێ هەرەوەکە ئەڵێن کە ئەمە هەر ئیدامەی هەیە بۆچی بۆ ئەوەی کە هەر ڕۆژ چلەی عەزیزەکە هەر ڕۆژ چلەی چەندین عەزیزە لە شارەکانە ئەمە هەر دێت و گەورەتر و تازەترە بێت و زۆرتر لە ناو خەڵکە ئەمە ئەچێتە پێشەوە و بەرەو ئەوە ئەڕۆن کە مبارزاتی خۆیان ببەنە پێشەوە مثلەن شتێکی لێرە ئیشارەکەم بگوراگەر وەختم زۆر گرتن بەهێرشکردنە سەر زیندانی ئەوین مەسەلەن ئەو من نەختێ بوو لە مێشکەکەم بوو بەداخەوە ژمارەیەکی زۆر گیانیان لە دەستا بەم کارە ڕژیم بە نەزەر من کارێکی کرد زیندانی کردە یەکێکی تر لە عەرسەی مبارزە لە دژی جمهوری ئیسلامی و لە دژی خۆی یعنی ئەبێ بڵێن جمهوری ئیسلامی وەک تف بۆ سەر هەڵخستنەوە کە ناوچاو خۆی ئەگرێتەوە هەمیشە کارێکی کردووە کە ئەمە بە زەرەری خۆی تەواو بووە خەڵکە گرێ لە زیندانی ئەخات بەو مەبەستەی کە بیان ترسێنێ دووریان بخاتۆ لە مەیانی مبارزە بەڵام هەر ئەو زیندانە ڕۆژێک ئەبێ بەوەی کە دەرگاکانی پشکێت و هەروەها لە ناو خۆیشەوە بە ئێعتراز و ئێعتساب ببێتە مەیانێکی مبارزە بۆ و هەروەها شعاری ئازادی زیندانیانی سیاسی بەگشتی لە ناو خەڵکدا تەواوی خەڵکی ئێران ژنان و پیاوان ئەمە بچێتە پێشەوە بۆ ڕزگارکردنی یا ماوەیەکی تر نکتێکی تر کە هەر کارێکە ڕژیم کردی ساڵهای پێشوو مەسەن زۆر هەوڵی ئەداکە کە هەڵسوڕاوانی سیاسی فعالینی ئۆپۆزیسیۆن بەڕێیان کا بۆ دەرەوەی وڵات بە هەر جۆرێک بۆ تەشویقیەکردن بە تەشویق بە زۆر بە هەموو شوەیەک ئەلان هەر ئەوانە لە دەرەوەی وڵات بوونەتە بەسیج بوونەتە متحید و پشتیوانی ئەو معتەرزینی ناوەوە وە بوون بە چقڵی چاوی ئەو ڕژیمە یعنی ڕژیم هەر کارێکە هەر سەر کوتێ بکە هەر کارێکی دژی خەڵکی بکە بە زەرەری خۆی تەواو ئەبێت و بۆ خۆی ئەگەڕێتەوە بەڕێز خەت و فەراست ساڵحیان دامت بتێنەوەی کۆمەڵە ئێمە زۆر سپاسان دەکەین بۆی کە بەشداری ڕاستەخۆی ئەمڕۆمان بووی یەک دوو پرسیارمەوە ئەمە لە بەڕێز خاکی دەپرسین ئێمە ماڵاوی لە بەڕێزتان دەکەین سپاسستانەکەم سپاس بۆ کاتێکە بە منتاندا زۆر لە ئێوە خۆش سپاس بەڕێز کاک محەممەد خۆتان ئاگادارن بە تایبەت ئێمە لەم ڕۆژانەدا ڕاستەوخۆ کە بەرنامەمان دەبێت زۆر جار پێیان دەنێرن کە ناوی ئەم کەسانە دێنن کە بەکرێگیراون ڕاستەوخۆ تەخەلە خەڵک دەکەن یعنی زۆر خەڵک گلەییان لیان هەیە ئەم بەکرێگیراوانی کە سەرکوتی خەڵک دەکەن لە نێو خەڵکیشدا دەژین هەموو دیارە لە نێو خەڵکدان و لە نێو شارەکەشیاندان ئەرکی خەڵک لە بەردەم بە تایبەتی بڵین لاوانی ناڕازی لە بەردەم ئەم بەکرێگیراوانە چیە دەبێت چی بکەن ئەوە مەسەلەیەکی زۆر حساسە دەبێت زۆر بە حساسیت و بەرخوردی پێ بکرێت یەکەم ئەو کەسەی کە کار بۆ حکوومەتەکە جایسە جاسووسێکە یا ناوە ئەسلیەکەی بەکارە بکەنە کوردستانە بەکاری بەنجاشە یا هەر بەکرێگیراوێتی تروەوانەیە ئەوانە خۆیان خەتابارن دەبێت لە بنەماڵەکەیان جیا بکرێتەوە یعنی بنەماڵەکەیان بە تاوانی ئەوان نەسووتێ ئەگەر کوڕێک کچێک یا هاوسەرێکیان هەیەوانە ئەوە لایەکیوانە دوایەوە ئەمانە ئەگەر لە گەڕەکەکانە ئەژین لە شوێنەکانە ئەژین بەڕاستی وەزیفەی
ئەرکی سەرشانی خەڵکی گەڕەکە بەنەوەی لەگەڵا لە پێشە تەماسیان لەگەڵ بگرن، پەیوەندیان لەگەڵ بگرن، پیان بڵێن لە ڕێهای جۆرا و جۆرەوە جا ئەکرێ بە شەفاهی بێ، ئەگەر مەسلەی ئەمنیەتیانەکەوێتە خەتەرەوە بە نامەیەک بێ، بە ئەلامەیەک بێ، بە تەلەیفۆنێک بێ، بە پەیامەکێک بێ، بە شتێک بێ، پیان بڵێن ئەو کارە مەکەن. بەیانی خامنەئی و ئەو خەڵکە خۆیان ئەڕۆن، ئێوە ئەمێننەوە، ئێوە دەبێ بەهایەکی زۆر سەنگین بۆ ئەو شتە بن. کاک ئەمیر، ئێوە جوانن لەبیرتان نییە لە دەورەی شا وەختێک 1357 شا سەگەکەی خۆی بە تایارە برد، تەڵاو شتەکانی برد، بەڵام نخست وەزیر و وەزیر و شتەکانی دانا، ژەنراڵەکانی دانا زۆریان ئەدام کران. یعنی ڕەهبەرانی ئەو ئانە هەموویان وان. ئێمە ماوەیەک پێش لەوە لە ئەفغانستان دیمان ئەو ڕەهبەرەی کە خەریکە هەڵدێ لە پێشا چەمانەکانی باو ئەوانە، بەڵام باقیەکە دانێ بۆ لای جێردەسی تاڵەبان. ئێمە لە شوێنهای جۆرا و جۆرا ئەوەمان دیە دەبێ بەم بەکرێگیراوانەی کە بۆ حکوومەت کارەکەن و ئێمە ئەیبینین بە ڕۆژە ئەم هەموو خەڵکە ئەگیرێ ئەخرێتە زندان، گیانیان لە دەست ئاوانە، بۆچی لە مەقابلی خەڵکەکەی خۆتان ناکەن؟ ئەگەر هەر ئێستا کە ئێمە قسە دەکەین هەر ئێستا لەبانەوە پامیان نردووە نووسێتی باوەڕکەن ئەو کەسانی کە ئێستا تەقە لە خەڵک دەکەن هەمووی بەکرێگیراوی خودی شاریبانە، یعنی ئەو تا بۆ نووسێتی کە هەموو لەنێو خەڵکی لەنێو شاری بانەدان و ئەمڕۆ دوێنێ ڕاستەوخۆتەکان لە خەڵک کردووە، ناویشیان بردووە حتمما لە مەجالدا ناویان دێنی. جا من هەرما ئەوەن ئەرزکەم ئەبێ پیان بڵێن بۆ داهاتوی تا ئێستا بتان وتایە نەمان زانی، نەمان حاڵی نەبووین، نەمان زانی، فریومان خوارد، کارمان نەبوو، چارە نەبوو، پۆڵ نەبوو، هیچێک ناخوارد. 2 ساڵێ 2 ساڵ 3 ساڵ خۆ ئەیبینی هاوسێکەت، ئەیبینی جوانان، ئەیبینی ژنان هاتوونەتە سەر مەیان. ئەمن پێم وایە ئەوە ڕەهبەرانی عەمەڵی خۆیان ئەبێت تەسمیم بگرن چی ئەکەن یا چی ناکەن، لە دوورەوە ناکرێ بە هیچ لایەک بڵێ، بەڵام من پێم وایە لە هەوڵەوە بە شێوەی هین بکرێ. ئەگەر مەسەلەن دای بنێن یەکیان کرێنشینی ماڵێکە، یەکیان کرێنشینێکی ماڵەکە، ئەکرێ پشارێکیان بۆ بێرێت. ئەگەر لە قەساویەک گۆشت دەسێنێ، لە نانەوایی یەک نانەسێنێ، لە شوێنێک پارچە ئەیکاتە لەباس و ئەوانە، لە شوێنێ سەری چاکەکە، لە شوێنێکە چێ بۆ ئارایشگا. ئەگەر ئێمە شەبەکەیەکمان بێ و یەک پەیام ببین، شارێکی ئیجتیماعی بخەینە سەریان، شارێکی ڕەوانی بخەینە سەریان، کاکە دەسەڵگرن، دادە دەسەڵگرن لەو وەزعیەتە. و یەک شتی تریش هەیە کاکە میر، جمهوری ئیسلامی ئاگاهانە ئەو کارە ئاکات، هەرێکێتی بە خەڵکەکە ورەی بڕوخێنێ، بێژێ هەرەوەی کە بانە ئەو بینەرەی ئێوە فەرموویەتی بۆچی جاشەکان زیاتر تەقە لە خەڵکەکەن ئێستا؟ بە خاتری ئەوان خستویانەتە بەرەوە، بە خاتریەوە ئەوان پیان ئەڵێن، بە خاتریەوە فەرماندەکانیان پیان ئەڵێن ئەوانە، نە ئەوە من پێم وانە ڕەنگە تەکوتوکێکیان تیا بێ کە بە حرفەیی جەنایەتکار بێ، بەڵام پێی خۆش بێ لە باقی خەڵکەکە زیاتر خەڵکەکە کوژێ، بەڵام ئەو ناچاریەکە دێژێ دەردەکەم، ێژێ ئەتکوژن، ێژێ ئەوەم بەدەست پێشمەرگە و ئەوانەوە. جا من هەرەکمەوە بڵێم ئەم مەسەلەی هاوکاری لەگەڵ کۆماری ئیسلامیە تەنها ئەوە نییە بچنە دادگا و مەحاکمە کرێن و چنە زندان، هەتایە ڕوڕەش و بە ئیسلاح سەرشۆڕی ناو کۆمەلگا بن. هەر کەسێک تماشایانکە دەڵێ ئەو کابرا خۆفرۆش بوو، ئەو کارا خەڵکی دابگرتن، ئەو کابرا تەقەی کرد لە خەڵک، ئەو ژنە ئەو کارەی کردو ئەوانە. ئەمن قسەمەوەیە کە با ڕەهبەرانی عەمەڵی لە هەر شوێنێک ئەتوانن خۆیان بڕیار بدەن لە رابطە لەگەڵ ئەمانە چیەکەن، بەڵام من پێم وایە دەبێ فشارێکی زۆریانینکەین. ئەگەر من ڕانەدەی تاکسی بم لە مەسەلەن بدای بنێن لە سەقرس، بەڕاستی سواری ماشینیان ناکەم، هەروان لە زۆر شوێن مەلا سواری ماشین ناکەن، سواری تاکسی ناکەن، شتیان پێ ناکرۆشم، کاریان لەگەڵ ناکەم تا ئەو جێی کە ئیمکانی هەیە. یعنی ئەوان بزانن کە وەکو ئیسڵات گەڕۆڵیان لێ هاتووە، شتێکی نامۆن لەناو کۆمەلگا، سەمن، ویروسن، باکترین، یعنی کۆمەلگاکە پیسەکەن، کۆمەلگاکە خراپەکەن. خۆشی چییە؟ تۆ بڕۆیتەوە ماڵۆ نانێک بنیتە سەر ئەو سفرە کە مناڵی خەڵکی پێکوژراوە، کە خەڵکی پێشکەنجاکرێەوەوانە. بۆچی؟ لە پەنای چییە؟
تۆ چیت دەستەکەوێ غێرە حقوقێکی کە هەتا بۆچی ئەو کاراکەی ئەمن پێم وایە ئەگەر زۆری لەسەر نەڕۆم ئەوەیە کە ئەبێ فشارێکی گەورەی کۆمەڵایەتی بێت سەریان لە هەموو بارێکەوە یعنی وا تەرێک بنەوە هیچ کەسێ هاتوچیان نەکا هیچ کەسێک مەرحەباییان نەکا هیچ کەسێک هیچ کارێکیان لەگەڵ نەکا دکتورەکە پی بڵێ پەرستارەکە پی بڵێ دەواکرۆشەکە پی بڵێ دەواخانەکە پی بڵێ هەموو کەسێک پی بڵێ دەست لەو کارە هەڵبگرە ئەگەر هەر دەستیان هەڵنەدەن ئەوە ئەمێنێتەوە بەرحاڵ ئەو ڕەهبەرانی عەمەڵیە لەوێ چ تەسمیمێکە گرن لە مەوردیانەوە بەڵێ بەڕێز کاک محەممەد چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم ناڕزاتیانە بەربڵاوتریش ببینین وە زیانی گیانیشی کەمتر بێت ئەوە زۆر پرسێکی جددیە کاک ئەمیر ئەمە زۆر شتێکی جددیە ئەلان مەسەلەن ئێمە ئەم چەند ڕۆژە بەداخەوە بە هەزار داخەوە زۆر کەسمان گیانی لە دەستداوە و گیانی بەخت کردووە ئەو خەڵکە دیارە ناڕازین دیارە کۆماری ئیسلامی 44 ساڵە جەنایەت و تەبعیزەکان لە ڕابطە لەگەڵ خەڵکی کوردستانە دیارە ئەیان گرێ ئەیان خاتە زندان بێ حورمەتیەکە و حەقی خۆیانە هەرنەوە ئێعترازێ دەربڕنوانە بەڵام من پێم وایە دەبێت نسبەتێک بێ لەگەڵ شوێنەکانی تریشە دەبێت سیاسی بێت دەبێت کارێک بکرێت تا ئەو جێی کە ئیمکانی هەیە بە ئارامی ببێ بەهانە نەدرێتە دەست جمهوری ئیسلامی چون ناتوانێت هەروە بڕوا و گەنجی خەڵک کوڕکچی خەڵک گیانیان لەدەست بن ئەوانە بۆ جمهوری ئیسلامی بایەخی نییە بەڵام بۆ خەڵکەکە بۆ بنەماڵەکەیان بایەخی هەیە ئەم چی بکەین کە ئێمە هەم مبارزە و خەباتەکە زیاتر بکەین هەم نەهێنیتری بکەین هەم بە شێوەهایە خۆمان بپارێزینوانە دیسانەوە لە دوورۆ ناکرێ ئەو کەسانەی کە لە بەرەوە هەن مەسەلەن ئەڵێن ئەگەر کابرا کلاشینکۆڤێکی بەدەستۆیە خۆفرۆشێ هەموو شتێکێژێ خۆ من ئەگەر سەدێ لە مەقابڵمانیە لەخەر فیشەکی کلاشینکۆڤ گیانی ئینسان ئەبڕێ ئەتۆ هەرچەندێ ڕقلی بێ هەرچەندێک ئازادی شەرت نییە بڕۆیتە نزیکیەوە تۆ دەستی خاڵی خۆ تۆ پێشمەرگە نیت تۆش بتوانی تەقەی لێ بکەیەوەوانە دەستت خاڵیە لە مەقابڵی هینی فیشەکی کلاشینکۆڤ قەرار بگریت ئەمە زۆر شتێکی حەساسە دەبێ خەڵکەکە بەڕاستی تەوەجوی پێ بکەن ئێمە چی بکەین ئەوە پرسیارێکە هەر کەسێکە بێ لە خۆی بکە هەر ڕێبەرێکی عەمەڵیە بێ لە خۆی بکە چی بکەین ئەوڕۆ لە گەڕەکەکەمانە لە شارەکەمانە هەم ئێعترازەکەمان ببینە سەرەوە هەم بەرینتریکەین هەم فرە چەشنتریکەین جا ئێستا ئەگەر شعار نووسیەکە تەزاهوراتێکە مەسەلەن بە شەو هینێکە بۆقلێدانی ماشینێکە یا هەر شتێکی تر کە خۆیان پیان چاکەو ئەوانە هەر شتێکە لە تەوانیانە هەیە بەڵام بەبێ ئەو پرسیارە لە خۆیان کەن چی بکەین ئێمە بە ئێسڵات تەلەفاتمان نابێت کاک ئەمیر هیچ ئەرتەشێک ناتوانێت بچێ بۆ شەڕ وە فکر لەسەر ئەوە نەکاتەوە کە نیروەکەی دەبێ بپارێزێت دیارە تەلەفات تەبیعیە نیروەکەی ئەبێ بپارێزێت نیروەکەی نابە داروبەردا ئەوانە ئەرتەشی خەڵکی کوردستانن ئەو خەڵکە ئەرتەشی خەڵکی کوردستانن وە مانەوەیان وە حفزیان ئەهمیەتی هەیە ئەمن وەکو باوکی قساکەم ئەمن مناڵم هەیە وەکو هاوشاریە قساکەم وەکو کەسێکە خۆشکی هەیە برای هەیە ئەوانە ئەمن پێم خۆشە ئێمە بەڕاستی بتوانین ڕێگەیەک بدۆزینەوە تا ئەو جێی کە ئەکرێ هەموو شتێک بەدەستی ئێمە نییە هەم ئێعترازەکە بچێتە سەرەوە هەم هینەکە کەم بێت چون جمهوری ئیسلامی بەڕاستی ئەوەی هەرەکە ئەو لە کوردستانە کوشتنی خەڵک بۆی زۆر هەزینەی نییە بۆ ئەو ئامارە ئەبێتە تیعداد لە فلانشار ئەو نەکەس کوژرا لە فلانشاری تر ئەو نەکەس کوژرا بەڵام بۆ خەڵکی کوردستان ئەوانە ئامار نین ئەوانە خەڵکن ئەوانە کوڕکچی خەڵکن ئەوانە باوکوداکی خەڵکن ئەوانە دەبێ بمێننەوە ئێمە لەم خەباتە پێویستمان پیان هەیە بەڵێ بەڕێز کاک محەممەد کاتی بەرنامەکەمان 6 دقیقەمەوە بەڵام وەکو دوایین پرسیار ئەگەر کرا بە کورتی ئایا ئامارێکی دروستمان لایە بۆ ژمارەی گیان لە دەستانەکان لە کوردستان ژمارەی بریندار و
دەستگیرکراوەکان ئامارێکی ڕاست و دقیقەیە؟ من ئەو ئامارەم نییە بەداخەوە، من ئەو ئامارەم نییە، بەڵام زۆر پێویستە کە ئێمە ئەو ئامارەمان ببێت بەناوە، بە نیشانەوە، بە ئەکسۆ، بە وێنەوە. کاک ئەمیر لەو بریتانیای کە من ئەژیم ئیرلەند باشە، ئانی خۆی کە ئیرلەندیەکان لە زیندانە بوون و ئەوانەوانەی شینفێن و ئایڕێ و ئەوانە نەتەنها تەواوی ناوی زیندانیە سیاسیەکانیان بوو، ئەوانەی کە گیرا بوون وانە زیندانی شەڕ یا هەر شتێک وانە، ئەیانزانی لە چ شارێکە مەسافەتی زیندانەکە تاکونێ ماڵەکەیان لەکوێ دانەدانەیان بوویان وانە. ئێمە یەکێ لە کارەکان کە پێویستە بیکەین دەبێ بەڕاستی لە هەر شارێک و لە هەر گەڕێکێک ئاگادار بین کێ گیراوە، لەکوێیە، چی لێ هاتووە و هۆشمان بە کەسوکارەکەیانەوە بێ، بە دایکیانەوە، بە باوکیانەوە، بە هاوسەریانەوە، بە مناڵیانەوە، بە هەموو ڕەنگە ناناوەری ماڵەکە بوو بێتن ئەوەی کە ئێستا لە زیندانە یان گیانی بەخت کردووە. هەر سەرخۆشیەک نییە، هەر تەزاوراتێک نییە، ئەوە یەکێ لە کارە ئەساسیەکانی ئێمەیە. دەبێت ئەو شمارانە کۆکەینەوە و ئانی خۆی بتوانین بە ڕێزگرتنێکی گەورەوە یادیان بەرز و بەڕێز ڕابگرین. بەڵێ کاک محەممەد ئێستا لەبانەوە پامێکیان نرد وسێتی زۆر کەسی دیکان ئەوەی کە ناویان بڕبووتم لە مەجالدا حتمەندی خوێن، بەڵام یەک پامی نردووە لای من سەرنجڕاکەش بوو توێتی هەر دوێنێ فەرماندەی دیروتزامی خودی بەکرێ گیراوەکان جنەیان پێداوە و تویانە بۆ تەقە لە خەڵک ناکەی دەویژ وتێتی من خەڵک ناکوژنەوە ڕێستە ژنیروەکەم کۆ دەکەمەوە. ئیتر نازانم ئەمە چەندە هەواڵەکە باس بێتی بەدارم کە ئەوەندە وجدان و ئینسانیتیان تێدا مابێتەوە. من پرسیارێکم نییە بە کورتی ئەگەر بتانەوێت شتێک بڵێن ئاماژتان پێدابێت. زۆر سپاس هەموو قسەکانمان کرد، دەست و چاوتان خۆش بێت، مانۆ نەبن. زۆر سپاس بۆ بەشداریت بەڕێز کاک محەممەد خاکی، ڕۆژنامەوان و میدیاکار و هەسوڕاوی سیاسی سەمەت و بەشداریت. بەڵێ پامێکی ترمان بۆ هاتووە لەسەر ئەم بابەتی بەکرێ گیراوەکان و ئەوانەی 44 ساڵە سەرشۆڕانە غرور و کرامەتیان گەل و نیشتمانیان فرۆشتووە پشتمیلت و دەست لە ناو دەستی دوژمن لە پێناو شتێک پارە چەکی جاشێتی و بەکرێ گیراویان کردوتە شانیان. دەبێت بەڵام من لەگەڵ هێندێک کەس کە دەڵێن درەنگ نەبووە و دەتوانن بگەڕێنەوە باوەشی گەل هاوڕانیم و تەواوان دژ بەو جۆرە لەوتەوە بۆ چوون و داواکاری هێندێک کەسم کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا یا لە تەلەڤیزیۆن بڵاو دەبێتەوە پێیان ئەڵێم بەڵێ درەنگ بووە، ئەڵێم ئەمانە واتە ئەو جۆری کە نووسێتی من دەیخێنەوە جاش و بەکرێگیرا و خۆفرۆشەکان زیاد لە 4 هەیە. ئەمە بینەرێکی خۆشەویستمانم پامی نردبوو کە زۆر بوو داوای لێبوردن دەکەم، من ناتوانم بووی بخێنەوە چون کاتی بەرنامەکەمان ڕوو بە تەواویە. لە سەرەتای بەرنامەکەدا من لەبیرم چووکە بڵم کار لە دیواندەرە ئێمە بۆ پامیان بۆ نردین کە داوایان لێکردین لێرە ڕوونکردنەوەی بدەین بە هاوڵاتیانی دیواندەرە لاوانی شۆڕشگەر کەسانی کە لە سەر شەقام و خۆپیشاندان و ناڕەزاتی بەرەوە دەبن. دیارە زۆر کەس بە ناوی پێیان توین کە زۆر کە ساتووە سەر و چاوی خۆیان بەستووە و تویانە ئێمە پێشمەرگەین و جا سەر بە هەر لایەنێک گوت و داوایان لە خەڵکی ناڕازی کردووە کە ئەگەر ویددیوەیەک یا کەسێک یارمەتی تاویست ئێمە هەین. ئێمە هەر لێرەوە داوان لێ کردوین کە بە خەڵکی شاری دیواندەرە بڵین ئەمانە هیچی ڕاست نییە و هیچ پەیوەندێکی بە هیچ حیزبێک و لایەنێکەوە نییە، باوەڕشیان پێمەکەن و ئاگاداری خۆشتان بن کە ئێمە تاکیدکرا لەسەرمان لەم بەرنامەیەدا حتمەن باسی بکەین. بەرنامەکەشمان ئێستا ڕوو بە کۆتاییە و سەعات 8 بە کاتی باشوور ساعتی 9 بە کاتی ڕۆژهەڵات دووبارە ڕاستەوخۆ دێنەوە خزمەتان. هەر شاد و بەختەوە بن و سەرکەوتوو.
خیابان خروشاوا هستا و زندو خیابان خروشاوا هستا و زندو صدم دستولاش پیکر و رمزی استم لجی کویلتی خیابان سنگان خیابان سنگان شری خیت فنگو سری پر اندیش شری خیت فنگو سری پر اندیش بازار چکونش بدایلام بازار و شکونش بدایلام خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود شدن پشماوا شدن پشماوا شدن پشماوا شدن پشماوا